بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ستەم ئەەکەین لە زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان توێژێکن ئەمانیش بەدەرنین لەو با بڵین ستەمەی کە دەسەڵات لیانەکات ئێستا بەوردی دێنە سەری بێگومان زیندانیانی سیاسی بەچێ دەوترێت بەوانە دەوترێت کە سیاسی بوون یان پێشمەرگە بوون لە شاخ بوون لە هەر هێزێکی سیاسی بووبێتن لە سەردەمی حکومەتی بەعزدا دەستگیر کراون و لە زیندانەکانی بەعز ڕاگیراون یان حکم دراون لە هەموو هەرێمی کوردستان بە هەموو لایەنە سیاسیەکان نزیکەی 25,000 زیندانی سیاسی هەیە بەڵام لەو ژمارەیە تەنها 5,000یان مامەڵەیان تەواو کراوە نزیکەی 20,621 کەسیان 13 ساڵە مامەڵەیان تەواو کردووە بەڵام هیچیان بۆ نەکراوە ئەم 20,000 کەسە ئەگەر منحیان پێ بدرێت مانگانە بودجەکەی دەکاتە تەنها 8 ملیار و 827 ملیۆن دینار باش بێگومان زیندانی سیاسی تەنها لە هەرێمی کوردستان نییە یعنی حکومەتی بەعز حکومەتی ڕووخاوی بەعز تەنها لە هەرێمی کوردستان لەسەر سیاست خەڵکی دەستگیر نەکردو بەڵکو لە ناوەڕاست و باشووری عراقیش خەڵکی دەستگیر کردووە نارەکانی خۆی سەرکوت کردووە بۆیە لەوێش زیندانی سیاسی هەیە جا بزانین جیاوازی لە نێوان منحەی زیندانی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عراق چەندەیە و بۆ چەند ساڵە لە هەرێمی کوردستان منحەکە بۆ تەنها 10 ساڵە و زۆرترین ئەو پارەی کە بە زیندانێکی سیاسی دەدرێت وەکو منحە تەنها 500,000 دینارە بەڵام لە عراق منحەکە بۆ 25 ساڵە واتە 2.5 لە بەرامبەر هەرێمی کوردستان ئەی زۆرترین ئەو پارەی وەک منحە بە زیندانێکی سیاسی دەدرێت چەندەیە 1,200,000 دینارە باش بێگومان یاسای ژمارە 4 ساڵی 2006 زیندانیانی سیاسی لە عراق مادەی 15 هەموار کرایەوە کە دەڵێت زیندانیانی سیاسی هەرێم هەموو ئەو ئیمتیازانە دەیانگرێتەوە کە بە زیندانی سیاسی عراق دەدرێت واتە هەر منحەیەک و بۆ چەند ساڵ چ ئیمتیازێک بەر زیندانێکی سیاسی لە باشوور و ناوەڕاستی عراق دەدرێت و بەریەکەوێت بەپێی ئەم مادێ لە یاسای ژمارە 4 دەبێت بەر زیندانیانی سیاسی هەرێمی کوردستانیش بکەوێت بەڵام تا ئێستا ئەمە جێبەجێ نەکراوە و یەکێتی و پارتی و حکومەتی ماوە بەسەرچوو لەسەر ئەم بابەتەش کەم تەرخەم و خەمسارد بوون بەڕاستی تاوان بێگومان زیندانیانی سیاسی جگە لەو منحەی دەیاندرێتێ کۆمەڵێک ئیمتیازی دیکەی مادی و معنەی وەکەوەی کە با بڵێن مناڵیان لە زانکۆکان بەلاش ئەخوێنێت لە زانکۆ با بڵێن تەنانەت ئەهلیەکانیش و کۆمەڵێک سەفەر و کۆمەڵێک تێچووی نەخۆشی و ئەم بابەتانە هەیە لە عراق و دابشکنی زەوی ئەمانە جگە لەو منحەی ئەیاندرێتێت کۆمەڵێک ئیمتیازاتی دیکانێت کە لە هەرێمی کوردستان بەو شێوازە نییە یان کەمترە کۆمەڵی دادگەری بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق کە بڕیارە هەڵبژاردن ئەنجام بدرێت لە 11 لە کارنامەکەی خۆی لەسەر زیندانیانی سیاسیش هەڵوێستەی کردو و ئەم توێژەشی لەبیر نەکردووە کە دەڵێت دەستەبەرکردنی مافی زیندانیانی سیاسی ئەوش بەچی بەجێبەجێکردنی ئەو مادەیە مادەی 15 لە یاسای ژمارە 4 ساڵی 2006 کە دەبێت جێبەجێکرێ و لە بودجەی ساڵانەدا بڕێک پارەی بۆ تەرخام کرێ بۆی کە زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستانیش بەو ماف و ئیمتیازاتانە شاد بن کە بە پێی یاسا لە عراقا دەستەبەر کراوە بۆ چێ بۆ زیندانیانی سیاسی ئەمەی باسمان کردە بە ژمارە ئەم جارەدا ئەو ستەمە بوو کە لەلایەن دەسەڵاتەوە لە زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان دەکرێت